سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی توندی ئاراستەی حکوومەتی عێراق کرد. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی داوا دەکات بە ناوی ئەوانەوە خەڵک سزا نەدرێت. بەریتانیا هەڕەشەی سزادان لەو کەسانە دەکات کە هاوکاری کۆچبەران دەکەن. لاتی وەرنیوز و سڵاوتان لێبێت. من هودا عوسمانم سێ هەواڵتان پێشکەش دەکەم. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانی پێشوازیکردن لە کۆمیسیاری باڵای نەتەوەی گرتوەکان بۆ مافی مرۆڤ ڕایگەیاند گەلی کوردستان بە درێژایی مێژوو دووچاری چەندین کۆمەڵکوژی و جینۆساید و پێشێلکردنی مافەکانی بۆتەوە و قوربانێکی زۆری لە پێناو بەدەستێنانی مافەڕەواکانی داوە بۆیە زۆر بە گرنگیەوە لە پرەنسیبەکانی پاراستنی مافەکانی مرۆڤ و بەهاکانی ئازادی و دیموکراسی دەڕوانێت. مەسرور بارزانی داواشی کردووە کۆتایی بە پێشێلکردنی مافەکانی گەلی کورد بێت و کۆمەڵگەی نێودەوڵەتی یارمەتی هەرێمداد بۆ دەستەبەرکردنی مافەڕەواکانی و پێویستە ڕێگە بگرن لە دووبارەبوونەوەی کارەساد و جینۆسایدکردنی خەڵکی کوردستان. کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی تایبەت بە سزادانی شێروان شێروانی بە نووسراوی فەرمی دەڵێت وەک وەزارەت و چاکسازی گەوران هیچ سکاڵایەکمان تۆمار نەکردووە بۆیە ئەو هەڵەیە چاک بکەنەوە. کاردانەوەی کوێستان محەممەد لە دوای ئەو هات کە دادگای هەولێر تایبەت بە سزادانی شێروان شێروانی بۆ ماوەی 4 ساڵی دیکە دەڵێت لەسەر سکاڵای چاکسازی گەورانی هەولێری سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ناوبرا و حکم دراوەتەوە. ئاژانسی فرانس پرێس بڵاوی کردەوە حکوومەتی بەریتانیا سزا بەسەر ئەو خاوەنکار و خاوەن خانووانەدا دەسەپێنێت کە ڕێگە بە کۆچبەرانی بێبەڵگەنامە دەدەن کار بکەن یاخود خان و بەکرێ بگرن. ئەمەش لە چوارچەوەی ئەو ڕۆژوەنە نوێیانەدا دێت کە دژی کۆچبەران ئەنجام دراوە. هەروەها وەزارەتی ناوخۆی بەریتانیا ڕایگەیاندووە دامەزران و بەکرێدان بۆ کۆچبەرانی کە ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بۆ چوونە ناو بەریتانیا نایاساییە. بڕیاری جێبەجێکردنی سزا نوێیەکی حکوومەتی بەریتانیاش لە سەرەتای 2024ەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی خۆش.